پارلەمانی تورکیا درێژکردنەوەی وادەی ئۆپەراسیۆنە سەربازیەکان و مانەوەی هێزەکانی لە هەرێم و ڕۆژئاوای کوردستانی بۆ 3 ساڵی دیکە درێژ کردەوە، ئەوەش بە ئامانجی ڕیشەکێشکردنی هەڕەشە چاوەڕوانکراوەکانی سەروڵاتەکە. بڕیارەکە لەسەر داواکاری ئەردۆغان دەنجی لەسەردرا بە پاساوی بەردەوامی هەڕەشەی تیرۆر لە ناوچە سنووریەکانی تورکیا. درێژکردنەوەی مانەوەی هێزەکانی تورکیا لە هەرێم و ڕۆژئاوای کوردستان لە کاتێکدایە پرۆسەی ئاشتی نێوان پەکەکە و تورکیا بەردەوامە و چەند هەنگاوێکی بڕیوە. ساڵی 2014 بۆ یەکەم جار پارلەمانی تورکیا بڕیاری ناردنی هێزی سەربازی بۆ دەرەوە پەسەند کرد و ساڵی 2023 درێژ کرایەوە. بەپێی بڕیارە نوێیەکە ئۆپەراسیۆنە سەربازیەکانی تورکیا تا ساڵی 2028 لە عێراق و سووریا بەردەوام دەبن. بڕیارەکە ڕێگە بە تورکیا دەدات لە هەر کاتێکدا بێوێت ئۆپەراسیۆنی سەربازی نوێ لە هەرێم و ڕۆژئاوای کوردستان ئەنجام دات. سەرباری نەکشانەوەی لەو ناوچە بەرفراوانی دەستی بەسەرداگرتووە و سەدان بنکەی سەربازی تێدا دروست کردووە. تورکیا لە ماوەی 6 ساڵدا بە خێرایی ئامادەیی سەربازی خۆی لە خاچی هەرێمی کوردستان فراوانتر کردووە. تا کۆتایی ساڵی ڕابردوو لانی کەم 136 بنکەی سەربازی هەمیشەیی دروست کردووە. تورکیا دەستی بەسەر زیاتر لە 2000 کیلۆمەتر چوارگۆشەی خاچی هەرێمی کوردستان داگرتووە و لە هەندێک ناوچە دەگاتە قوڵای 40 کیلۆمەتر سەرباری دروستکردنی لانی کەم 660 کیلۆمەتر ڕێگا بۆ بەستنەوەی بنکە سەربازیەکانی. هەرچەندە دروستکردنی بەشێک لەو بنکانە دەگەڕێنەوە بۆ ساڵی 90ەکان، بەڵام لە سەدا 89 لە دوای ساڵی 2018ەوە دروستکراون. ئەو ساڵی تورکیا دەستی کرد بە فراوانکردنی ئامادەیی سەربازی خۆی لە هەرێمی کوردستان. سوپای تورکیا لە ڕۆژئاوای کوردستانیش دەستی بەسەر چەند ناوچەیەک داگرتووە لەگەڵ گروپە چەکدار هاوپەیمانەکانی کە لە مانگی ئابی 2016ەوە لەو ناوچانە بوونیان هەیە. سەرباری ئەوە تورکیا بەنیازە چەک و کەرەستەی سەربازی دیکە بۆ سووریا بنێرێت، بگاتە ڕێکەوتنێک کە ڕێگەی پێبدات هەسە دەبکاتە ئامانج، ئەوەش بەپێی ئاژانسی بلومبێرگی ئەمریکی. بە گوێرەی ڕێکەوتنی نێوان تورکیا و سووریا کە نزیکەی 30 ساڵە بوونی هەیە، بڕیارە مۆڵەتی بە ئامانجگرتنی ئەو هێزە کوردیانەی کە لە دووری 5 کیلۆمەتر لە سنوورەوە کار دەکەن بۆ 30 کیلۆمەتر زیاد بکرێت.